بەڵێکا کارزان سڵاو لێ و لا بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامدارە لێ سەدا گەنجانی لایەنە سیاسەکان لە کۆبوونەوەدان و ئەیانەوێت بەرەیەکی هاوبەش پێبێن بۆی کە لە هەڵوێستنەوەی نیشتیمانەکەدا کۆدەنگیەکیان هەبێ و پێکەوە هەڵوێستی هاوبەش وەربگرن و پێکەوە چالاکی ئەنجام بدەن بۆ وەرگرتنی زانیاری لەسەر کۆبوونەوەکە ڕۆمەلای بەڕێز پێشەوە عەبدوڕەحمان وێنەری سنتەری بەرپێدانی لاوان کە لە کۆبوونەوەکە بەشدار وێسە لە بەربناتەوە دەرەوە لە بەرلایڤەکەی ئێمە کای پێشەوە سڵاو لێ بێگەر پێوان بڵێ ژوورەوە چ باسە و ئێوە بەتەمای چین. دەستان خۆش بێ بەڕاستی ئەمە ماوەیەکە بڵێنەوە زیاد لە چەند کۆبوونەوەیە کراوە بڕیارە درێت کە کۆی گشت ڕەنگ و بیر و بۆ چوونە جیاوازەکانەوە لەسەر پرسی نەتەوایەتی و نیشتیمانی یەک دەنگ بین بۆ گەنجانی هەم باشوور و هەم هەر سێ پارچەکەی تری کوردستان هەر چوار پارچەی کوردستان لەسەر پرسی نەتەوایەتی یەک دەنگ و یەک ڕەنگ بین و پرۆژەی چاکسازیمان هەبێ لە بواری گەنجانە بۆ داهاتەوە. باشکای پێشەوەستاکە کێ بەشدار لە کۆبوونەوەکە ئایا زۆری گەنجانی لایەنە سیاسەکان بەشدارن؟ زۆربەی زۆری ئەو ڕێکخراوانەی کە پێویستە بە لایەنێکی سیاسیەوە یان ئەو ڕێکخراوانەی کە پێیوەستن بە بواری گەنجان و کار لەسەر خۆشگوزەرانی و کێشە و گرفتەکانی گەنجانەکەن لە لایەنە سیاسەکان بەشدارن لە کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەتاندا هەستەکەی کۆدەنگی یاخولێک نزیکیەک هەیە لە کاتی گفتوگۆکان سەر وێداشتێکە لە بەردەستاندا؟ بەڵێ ڕاستی کۆمەڵێک بڵێن خاڵ و یاداشت وانە نووسراوە وەکو لیژنە کۆمەڵە لیژنە پێکێنرا بوو پێشتر کە نووسراوەوە لەسەرەوانە کۆمەڵێک ڕەخنە و گرەی گازندەی لایەنەکان هەیە ڕێکخراوی لایەنەکان لەسەر هەنێک خاڵی کۆگنی بەڵام لە عامی کۆی کۆبوونەوەکان لەسەر پرسی نەتەوایەتی و ئەو ئیشە و ئەو ئامانجانی کە لەسەری ڕێکەوتون بە کۆی دەنگ کۆشین لەسەری و ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیکا ڕاگەیەنرێت وەکو بەرەیەک. سوپاس بۆ بەڕێز پێشەوە عەبدوڕەحمان نوێنەری سنتەری پەیامداری لاوان لە کۆبوونەوەی گەنجانی لایەنە سیاسیەکان دیارەکە کارزان وا بڕیارە پاش کۆتاییاتنی کۆبوونەوەکەیان لا کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیدا بەیانەکەیان بخوێننەوە و پێکهێنانی بەرەکەیان ڕابگەێنن. لە شاری سلێمانی وەڕاستی حەمامین پەیامنێری پێم سپاس بۆ زانێرەکانی تۆ.